الاستديو میوانی که میگلگ برس یا برس کاغالی کریمی نویسکار و روشنبیر گلگ بخیراتی مامۆستا مامۆستا خوازم بەوێ دەست پێ بکەم و بخۆژی ژنێزیک بە کاک نەوشیروان دیتە بوو ینی مە بەحسا ڕۆژاوای کوردستانێژی کرد ساڵا مەسلمژی گوتە بوو و هەرتم نێرینە ڕەوانشاد نەوشیروان ئەف بوو و دەگوت دنا ماڵی کورداندا بلا بێژن یەکریزی و یەکدەنگی هەبێ ئەف خەلەتی و ئەزمونێن و لە هەرێما کوردستانی هاتنکردن بلا لە ڕۆژاوا نەیەتەکردن ئەم بێژن دیتن و هەڵوێستێن ڕەوانشاد نەوشیروان مستەفاژ بۆ دۆزاڕەوای کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانی چاو زۆر سپاس هەباڵجان سپاس بۆ ئێوە سپاس بۆ کارمەندەکان سڵاو و ڕێز بۆ بینەرانی بەڕێزی کێنێن بەڵێ ڕاستە ئەو مۆزوعە هەر لە دێر زەمانەوە هەر لە زۆر زۆوە ئێمە زۆر دوور ناڕۆم بەڵام هەر لەو چەند سەدەی ڕابردوو لە هەشتاکانەوە ئەوەی کە حەولێکی زۆر دراوە لەلایەن جوامێرانی سیاسەتی کوردیەوە یەک لەوان کاگنۆشیوان یەک لەوان مامزەلال یەک لەوان بەڕێز ئۆجەلان ئەوانە حەولیاندا لە بەتایبەت کاتی خۆی لە سووریا و لە دڕێ بەقاو ئەوانە لە ساڵەکانی هەشتا کە ناوماڵی کورد یەک بێت یەک گوتار بێت بەداخەوە حتا ئەو ڕۆژی لەگەڵ بێت ئەو مۆزوع ئەو جورەی کە دەبێت سەری نەگرتووە هەر ئێستا تۆ لەسەر جادە دەبینی یەکێک لە نیشانە گەورەکانی ئەوەی کە گوتاری کوردی ناوماڵی کوردی یەک نییە هەر لەو مانگی بانگەشەیە کە دوێنێ دەستی پێکردووە بزانێت لە دوێنەوە تایرە چەندها کۆنفلیکت و چیها ناخۆشی و جاری وایە گەیشتوتە جنێودان بە یەکتر نەک لە سەحی خوارێ قەی ناکە لە سەحی خوارێ لایەن گروانە لە سەحی زۆر زۆر سەرەوە دەبینیت کە ئەوانە بە یەک هەڵدەپڕژێن بە یەکەوە ئیهانەی یەکتر دەکەن بوختان بۆ یەکتر دەکەن بەداخەوە ئەمە نەبوونی یەکماڵی کورد شتێکی تازە نییە شتێکی زۆر کۆنە بەڵام ئەوەی کە ئێمە دەبێت لە ڕوانگەی کاگنۆشیوانەوە سەیری بکەین ڕوانگەی کاگنۆشیوانی هیچ شتێک نێ بە غێرز دەق ئێمە دەبێت لە ڕووی دەقەکانی کاگنۆشیوانی مەسەلەن ئەمن ئەو ڕۆژانە بە یەک دوو برادرم کورد بە تەلەفۆن کوتم ئێستایە کە ئێمە دەبێت دیسانەکانە کورد و عەجەمی کاگنۆشیوانی بخێنینەوە جارێکی دیکەی بخێنینەوە کورد و عەجەمی کاگنۆشیوان کۆمەڵک دەقی هەیە کۆمەڵێک نووسینی هەیە و ئێمە ناتوانین کە کاگنۆشیوان وەکو هەر سیاسێکی کە دەنێو مەیدانی سیاستدا بۆ سەیری بکەین و باناوەکان نەبم بەڵام هەمویان ئەوانەی کە تۆ دایانبینی چ لە ڕۆژهەڵات چ لە باشوور و چ لە پارچەکانی دیکە دیارە دێرەدا ئەوەی کە دەبێت فەرقی بۆ دابنێم ئەویش باکوورە کە تۆئۆریەکانی ئۆجەلانە ئەوە دیارە ئەمە دەبێت ئەوی لە ڕووی دەقەوە هەڵسەنجێنین کاگنۆشیوانێک لەو کەسانەیە کە من لە دێر زەمانەوە هەر لەگەڵی تێکەڵاو بووم و ناسیومە و دۆستایەتیمان خۆش بۆ هاوسەفەر بووین و هاوخەباتیش بووین بەڕاستی تا ڕادەیەکی زۆر کاگنۆشیوان من کارم بەوەی نیە ئەو چی کردو چی نەکردووە لە مەیدانی پیاوێکی مەیدانی بوو پیاوێکی عسکەری بوو پیاوێکی سیاسی بوو یعنی سەرکردەی پێشمەرگە بوو بەڵام لەگەڵ ئەوەش ئەمن ئەوە بەلایەکدا دەنێم لایەکەی دیکەی کە مەبەست پرسیاری جەنابتان و مەبەست ئەو لێدوانەی ئەو ڕۆمانە ئەویش ئەوەیە کە کاگنۆشیوان لە ناو دەقەکاندا چۆن دەبینن کاگنۆشیوان لە ناو دەقەکاندا بەبێ ئەولا هەر لە ساڵی هەفتاونەوە بۆیە ئەو جورە خەڵکانە ئەو جورە کەسایەتیانە ئەو جورە کاراکتەرانە ئێمە هیچ عیلاجێکمان نییە ناتوانین لە ڕووی خەباتی پێشمەرگایەتی و چەکداری و ئەوانەی کە ڕۆژانە ڕووی داوە و لەگەڵ ئیختلافات لەگەڵ ئەو حیزب و ئەو حیزبوانە کە پڕ بۆ لە بربەرەکانی کە کاگنۆشیوان سەرکردەیەکی باڵای ڕوتێکی تازە بوو بە ناوی شۆڕشی نوێ کە لە ساڵی 1976 و بێزگە لەوەی سەرکردەی حیزبێک بۆ کە حیزبێکی مارکسی بووە حیزبێکی لێنینی بووە حیزبێکی ماوەیی بووە و ئەوانە لە ساڵی هەفتاکانەوە ئەو ڕەوتە هاتۆتە ناو بزاوی کوردیەوە وەکوی ڕۆتێکی سۆسیالیستی وەکو ڕۆتێکی مارکسیستی و دیارە لێرە ئێمە بەهۆی تەسیرێک کە لە ماوەیستەکانی ئێرانیمان وەرگرت بوو بەهۆی مامزەلالەوە ئەو جەماعەتێک کە لە حیزبی توودە بنێوی سازمانی ئینقلابی ئێمە بەرەو ڕۆتی ماوەیستی ڕۆیشتین ینی پێمان وا بوو کە دەبێت خودی کاگنۆشیوان گۆڤارێکی هەبوو لەو سلەیمانی بە ناوی گۆڤاری ڕزگاری کە ئەوە پێشوەی کە شۆڕشی نوێ دەست پێ بکاوە هەر لە سەردەمی بڵێن شۆڕشی ئەیلولەکەش
ئەو گۆڤارە زۆر چالاک بوو، نووسری زۆر چاکی لەگەڵ بوو، خەڵکی نوخبەی لەگەڵ بوو لە سلێمانی و ئەوان هەر ئەو خەتە دەڕۆیشتن کە ئێمە وڵاتێکی شوانکارین، وڵاتێکی فەلاح و جوتیار دێرەدا دەوری سەرەکی دەبینێ نەک پرۆلتاریا. بۆیە ئەوان پێیان وابوو کە خەتی ماو کە لە سین هەمووی خەڵکی جوتیار و فەلاح بوون و ماوەستۆنگ کردم پێم ئەوا بوو ئەو نمونەیە ناڵم ئەوە دروست بوو بەڵام دیارە هەڵی زۆر تێدا بوو بەڵام ئەو نمونەیە بۆ کوردستان دەست دەدا ئەوەیە کە کاک نوشوان یەک لەو کەسانە بۆ کە لەو دروستکردنی کۆمەڵیدا و لە ئیشاعەدان و پەرەپێدانی کۆمەڵەیەکی مارکسیستی لە ناو هەموو پارچەکانی کوردستاندا دەورێکی سەرەکیان دوینیوە دەورێکی سەرەکی هەبووە بگەێنەوە سەر ئەوەی کە باسی دەقەکانم کردکە کاگنوشان دەبێت لە ناو دەقەکانیدا بدۆزینەوە فعلەن ئەوە ڕاستە تۆگە ئێستا کوێنێژبێنی مەسەلەم کتێبێکی وەکو کورد و عەجەم هەڵسەنجێنی هەر لە دوورەوە ئەگەر تۆ زۆریش معلوماتی سیاسی و تئۆریک و نەزەریەشن نەبێت هەرکە دەیخێنیەوە تێدەگەی کە ئەم کا پیاوە پیاوێکی ئاگاه بۆ پیاوێک بۆ کە زانیوێتی چ دەنووسێ پیاوێک بۆ کە باسی ناسیۆنالیزمی کورد دەکا باسی ناسیۆنالیزم کە لە دوای کۆمەڵی ژێکاف کەس باسی نەکردووە و هەموو حیزبەکان کە دروست بوون چ لە ڕۆژهەڵات حیزبی دموکرات چ لە کۆمەڵی چ لە هەموو پارچەکانی دیکە هەمومان چ لە سووریا بە تایبەت لە ڕۆژاوە هەموو پێماوا بۆ کە دەبێت ئێمە پرۆلتاریای ئەو وڵاتەی کە تێیدا دەژین ئەمە خۆمان بە ئێرانی زانیوە خۆمان بە عێراقی زانیوە خۆمان بە سووری زانیوە و بڕوامان بەوە نەبووە کە کورد بۆ خۆی دەبێ دەوڵەتی خۆی هەبێ حکوومەتی خۆی هەبێ ئەسم بڕوامان بە ستیت نیشن نەبوو شتێکی ئاوە یعنی ئەگە بڕواشە بۆ تاکوتوک بوون لەو لالولای وەکی مەسەنە وەکو کاگنشوانی لە ناو دەقەکی گەورەدا لە ناو کتێبێکی ئەستوردا دێنێ باسی ئەوە دەکاکە تۆ دە مقابل عەجەمدا چی تۆ دە مقابل عەجەمدا ناسنامەد نییە تۆ دە بەرامبەرەکەی تۆ عەجەمە ئەوەیە کە ئەمن ئاوای هەڵدەسەنجێنم کە کاگنشوانی شتێک لەو کەسانە بۆ کە پێی وا بۆ کە حتا ناسیۆنالیزمی کوردی ڕۆشنەکە گەشەنەکە ئێمە خەباتەکەمان هەروە جێگای خۆی دەمێنێتەوە و هەر ئەو خەباتەیە کە ماوە بچین و شاخی کەوین و ئەم دروشمە سواوەی کە بە بژنیان بڕاندین و بە زۆری دەرخواردیان دایکە ئێمە بە غێر شاخەکان هیچ دۆستێکی دیکەمان نییە و ئیتر پێم ئاوا بوو کە کەڵەشنکۆف تاقە چارەمانم بۆ خۆم لە بیرمە لە شۆڕشی گەلانی ئێرانێکە خەباتی ڕۆژهەڵاتی کوردستانیش بوژایەوە و دوای ساڵانی 16 و 16 کاک سلێمانی موعینی و کاک اسماعیلی شەریفزادە لە ساڵی 79 مەجالێک هاتە پێشێکە شای ئێران ڕووخا و ئێمە دووبارە هاتینەوە کە خەباتێکی چەکداری دەست بەجێ پەنامان بۆ خەباتی چەکداری برد بەبێ ئەولا بۆ چونکە چوو بوو دەمێشکمانەوە کە بە بەغێرس کەڵەشنکۆف چارەمانە کەڵەشنکۆف ئەم بۆ خۆم لەبیرمە لە مزاهرەکان و لە دروشمکردنەکانی ساڵی 1970 هاوارمان دەکرد کەڵەشنکۆف چارەمانە ئەمە وەرگیرا بوو تاسیری بەشێک لە خەباتی چەکداری لە کوبا لە لاتین ئەمریکا لە ئاسیای دوور لە کامبۆجیا لە ڤێتنام لە گیوارە بە تایبەت ئێمە زۆر تاسیری نەزەریەکانی گیوارە بوو بەڵام کاگنۆ شیروان لەوەیدا دەرەوەی ئەو مۆزوعینێ لا ناتوانین لەو بازنەی پێڕی دەرێ کە کاگنشانێکێک لەو بیرمەندانە بۆ لە ناوبزاوی کوردیدا و تاسیری هەبووە بە تایبەت لە ڕۆژهەڵات کە ئێوە پێما بەرنامەکەتان لەسەر ڕۆژهەڵاتیشە ئێمە بەهۆی نزیکی سنوورەکانمان بەهۆی هاوخەباتیمان کە کۆمەڵێک خەڵکی باشی وەکو کاک اسماعیلی شەریفزادە و مەلا ئاوارە و کاک سلێمانی موعینی و هەموویان ئەوانە کە زۆرن هاتوون تێکەڵی شۆڕشی ئەیلول بوون و هەمووشان ئەو چارە نووسیان بوو کە بارزانی هەمووانی گرت و کوشت و تەسلیمی ئێرانی کردنەوە و ئەم شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستانەی تێک و پێکدا دواتر ئێمە هەر بەهۆی ئەو ڕابردوویەوە کە شۆڕشی نوێ دوای ئاشبەتاڵ لە کوردستانی ئێرە سەری هەڵدا بە یەکێک لە سەرکردە هەرە بەرچاوەکانی کاگنۆشیوان و مامزەلال بوون ئەو شۆڕشش بۆیە ئێمە تێکەڵاوێکی زۆرمان هەبووە هەمووەکو
مامۆستا دخوازم دەوێت دەربارەی دەبێژن بەحساوێت تێکەلی کۆکرد نەها بە دیاریکری ئەم بێژن ڕێنمایی ئاگۆ تشتێن کو وەک پرسپێکتیفێن و بەڕێز بێژن ڕەوانشاد نوشیوە مستەفا دابێژ بۆ دۆزا کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانی وێجا بە چش بۆ پارتیان دەبێ چ سەر ئاستێن کەسایەتی دەبێ دەوێت دەربارەدا چ بژبەر کۆ بە خۆش نێزیک ڤەژی دیتیە ینی تێڕوانی نێوی نێری نێنوی ڕێنمایی نوی چ بوو شکو گومان نییە کاگنیشوان بڕوای بە کوردستان بوو بڕوای بە نەتەوەی کورتە بوو پێی وا بوو ڕزگاری نەتەوەی کورد ببێت بە حولی بۆ بدەین لەوەی دا هیچ شکو گومان نییە و تەنانەت لە دووسێ دەورەشدا هەروەکو باسم کرد لەگەڵ بەڕێز مامزەلال و بەڕێز ئۆزەلاندا بەڕێز قاسملو حولیاندا کە کۆنگرەی نەتەوەیی هەر لە ساڵانی بیدایەتی هەشتا دوای وەی کە تازە شاڕوخا بوو ئەوانە حولی ئەویاندا کە کۆنگرەیەکی نەتەوەی چوار پارچەی کوردستان دروست بێ ئەل لە ڕووی ئەوانەوە ئێمە لەو فاکتانەوە بۆمان دەردەکەوێت کاکاگنیشوان پیاوێکی نەتەوەی بوو کارکتەرێکی نەتەوەی بووە و بڕوای بە نەتەوەی کورتە بوو و بە نووسینەکانیشیدا ئەو تۆ بەڕاحەت ئەوە دەردەکەوێتکە ئەو نەتەوەی بووە بەڵام لێرەدا ئەو نەتەوەیە بەو معنایی نەبوو کە ئەو هەر ئاوا پێدادا و بەبێ بیرکردنەوە و بەبێەوەی کە هەڵسەنجێنێ وەزئی ژۆپۆلیتیکی ناوچە و وەزئی کورد و چوار پارچەبوونی کوردستانەوانە ئەو پێی وابوو ئەمری واقع هەیە ئەمری واقع ئەوەیە کە ئێمە کوردی ئێرانین ئەو کوردی عێراقا ئەوی دیکە کوردی تورکیە ئەو واقع بینەی کاگنۆشیرەوانی وەکو ئێمەمانان نەبوو کە ئێمە بە خەیاڵ و بە چی پێدەڵێن بە و خەیاڵاتی کە چوار پارچەی کوردستان دەبێت یەک بگرێ ئەو شعاری کوردایەتی ئەو لەگەڵوانە نەبوو وەسەوەی کێتان دەبینی لە ڕێفراندۆمەکەدا سوی ئیسفادەیەکی زۆریان لەو هەست و نیستی کۆمەڵانی خەڵک کرد و ئەوەی کورد نەبێت جاشە و ئەوە دەبێت ئاوا بێ ئەو قسانە کاگنیشوانەی نەدەچوو مێشکیەوە بەڕاستی و پێی وابوو ئەوانە فقط دروشمی بڵقی سەرئاون بڵقی سەرا دەبێت زەمینە ئامادە بێت بۆ ئەوەی کە تۆ کوردستان دروستکەی بۆی کە تۆ دەوڵەت دروستکەی بە گاڵتە دەوڵەت دروست ناکرێت لە مەیدانێکی ژێۆپۆلیتیکی وەکو کوردستان ئەو ڕۆکانە بە دروشم و بە قسەی سەرکردەیەکی وەکو مەسعود بارزانی ئەگەر بڵم سەرکردت کوردستان دروست نابێت کوردستان دەبێت هەموو شرایەتی عینی و زێهنی و هەمووی ئەوانە لەکن یەکدا بنێ هەڵی سنجێنی لەباری تۆریەوە بۆ لەباری ئەمەلیەوە کاگنیشوان زۆتر ئەمەلی بوو هەتاکوونێ ئەوەی کە بە خەیاڵ گەنج و ئەوانە پاڵ پێوە نیە و ئیحساسیان بەرزکاتەوە و ئەوانە بۆیە ئەم پێم وابێ کاگنیشوان زۆر جار کاکە ئێوە کارتان بە کوردی ئێرانی بێت ئێمە کارمان بە کوردی ڕا جارێ ئێمە دەبێت خەبات لەو چوارچەوەیدا بکەین کە کوردی عێراق بەرەو چۆ دەڕوا کوردی ئێران بەرەو چۆ دەڕوا بۆیە زۆر موافقی تەداخل نەبوو بەڕاستی زۆر جاران بە توندی بەرهەڵەستی دەکرد لە تەداخل تەنانەت ئەمن لە بیرمە ئێستا ئەوان کە ماون بەشێشان کە کاتی خۆی کە بە ڕێز مامزەلال حەولیدا کە هێزی پشتیوان بنێرێ بۆ ڕۆژهەڵاتی کوردستانم ئەو دەم پێشمەرگە بووم و پێشمەرگەی کۆمەڵەش بووم و زۆریش نزیک بووم لە برادرانی کۆمەڵی ڕەنجدەران کاگنیشوان ئەو کەتیژ مخالیف بوو و پێیوانە بوو کە ئەمە هەنگاوێکی دروستە لەو وەزئی ژێۆپۆلیتیکی شەڕی ئێران و عێراق وەزئی کوردی ئێران وەزئی کوردی عێراق ئەو پێیوانە بوو کە ئەوە بەرەو هەنگاوێکی سەرکەوتن دەڕوا وام ئیتر مامزەلال و دوتر قاسملو هاتبوونە ئەوە جایەتر چ شتێک لە پشتی ئەوەیە ئێستا جێگای نییە بەڵام ئەوان هاتبوون کە بڵند بەڵێ کاکە هێزی کورد لە ڕۆژهەڵات لە خەتەردایە ئەوە دەتوێتەوە خومینی هەموو هێرشێکی توندی قەلاچۆکردنی هێناوە بۆ ئەوان جێنۆساید دەکات لە کوردستانی ئێرانە و لەژێر ئەو دروشمانە لەژێر ئەو بروژاندنی ئێحساساتی خەڵکی ڕۆژهەڵات هێزێکی یەکجار زۆری یەکێتی نیشتیمانی هات بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کێمە لێ بخۆمان بە خێراتنمان کردوون و پێکەوە دەچوین دە شەردا و خێن ڕژاوە و خێنەکانمان تێکەڵ بۆ لەوانە ئەوە هەمووی شتی ئیجابین بەڵام کاگنوشیەوان بۆکو ئەوەی کە مامزەلال دەچوو بۆ مۆزوعەکان ئەو نەدەچوو بۆ مۆزوعەکان ئەو پێی وابوو کە دەبێت بە ڕیشەیی بۆ شتەکە بچین نەک ئەوەی کە ئەو ڕۆکانە پێویستمان بۆیە کە
چاوی عێراقی چۆرکەین یا چاوی ئێرانێک چۆرکەین و بڕۆین بەو دروشمانە بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان مەلاکان سەرپانکەنەوە جا بچووکە نوتقێکی زۆر مێژووی کرمامزەرا لە شاخی ساوان و هەموو هێزەکانی کۆمەڵە و دموکرات و یەکێتی هەموو لێ کۆبووبوونەوە ئەم دروشمانە دوایەکانە زەرەریان لێ کرد بەڕاستی زەرەری گەورەیان لێ کرد یعنی یەکێتی هەم عێراقی چوو هەم ئێرانی چوو و دەو بینەیدا لەسەر ئەو سنوورانە و لە قازمەڕەش و لە زەڵێ و مەڵێ بەڕاستی بەتەنیا مابووە کاک نوێشیوان لەگەڵ ئەوانە نەبوو بەڵام کاک نوێشیوان لە ڕووی دەقەوە دڵنیام کەم یەکێک لە هەرە نەتەوەیەکانی کوردستانە بە هەر چوار پارچەی کوردستانەوە و حەولی دەداکە کە ئەو نەتەوەی بوونە بە تئۆری بە نەزەریە بەڕێتە ناو خوێندەوار و ناو پێشمەرگەی کوردەوە. باشە گەلێک سپاس مامۆستا مەخابن دەمێمە کنە ئەم سپاسیە وەتکەن سپاس بۆیەوە گەلێک سپاس بۆ مامۆستا عەلی کەریمی ڕەوشنبیر و نویسکار